هەمویان لە دەوری یەک کۆبوونەتەوە بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لە پسپۆڕانی یاسایی و نوێنەری لایەنە سیاسیەکان و پارێزەران و جوتیاران گرتووە. ئیدی جوتیاران بۆ ڕوبەڕووبوونەوەی عەرەبی هاوردا تەنها هانا بۆ میدیاکان ناهێنن. لیژنەیەک لە پارێزەران سکاڵای جوتیاران وەردەگرێت و دەیباتە دادگاکان و بۆ یەکلایکردنەوەی کێشەی زەویەکانیان. ئەم لیژنەیە لە چەند پارێزەرێک پێک دێت. دەبێت یەکێک لەو ڕێگانەی بۆ ڕێگریکردن لە داگیرکردنی زەوی جوتیارانی کورد سەرەتای کارکردنی ئەم لیژنەیە لە سەرگەڕان دەبێت. ئەم لیژنەیە ئەچن لەگەڵ ئەو جوتیارانەیە دائنیشن و کەیسەکانیانە بینن. دوای بینینی کەیسەکانیان ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستەی ناوچە کوردستانیەکان داعمیانەکەین بۆ ئەوەی بچن کەیسەکەیان تەقدیم بکەن و بتوانین وردە ئەو کێشانی کە هەیە لەو ناوچانە کەمیان بکەینەوە. حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی ڕاستپاردەکانی ئەم دیدارە دەکات. ڕاستپاردەکان دەبنە بەشێک لە گفتوگۆکانی هەولێر و بەغدا بۆ جێبەجێکردنی مادەی 140. دژوار فایق کە هەفتەیەکە وەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی 140 دەست بەکار بووە، ئێستا ئەو لیژنەیە کارەکانی بۆ هەڵوەشانەوەی هەموو بڕیارەکانی دادگای سەورەی ڕژێمی پێشووی عێراق دەستیان پێکردووە. ئەو بڕیارانەشی کە هەموار نەکراونەتەوە ئەوانەی مەسقا سەورە پێویستە لە پەرلەمان ببنە پرۆژە یاسا پەرلەمان بڕیار لەسەر بدە لەگەڵ نوێنەرانمە لە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد لەوێ هەوڵە دەین کە ئەو بڕیاران بکەنە پرۆژە یاسا بۆی جێبەجێ بکرێت. ئەوانەی شوونی شیمالش پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە لە ڕێگای نوێنەرانمان لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی نوێنەرایەتی کورد لە بەغدا هەوڵە دەین ئەوەی کە جێبەجێ نەکراوە بزانین لە چۆ ڕاوەستاوە بۆی کاری لەسەر بکەین جێبەجێ بکرێ. ئەوەشی کە هەر هەموار نەکراوەتەوە کار بکەین لەسەرەوەی ئامادە بکەین بۆی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی بڕیایی لەسەر بدرێ. کێشەی خاک یەکێکە لە کێشە گەورەکانی نێوان هەولێر و بەغدا. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە چارەسەرکردنی کێشەی مادەی 140. لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق هەموو تەگەرێک دروست دەکات مادەی 140 جێبەجێ نەکرێت. پسپۆڕان ئاماژە بۆ دەکەن چارەسەرکردنی کێشەی مادەی 140 بەواتە چارەسەرکردنی زۆربەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. وەشمەند ساڵح کوردستان 24 هەولێر.